أنا اللي حظبني حبيبي، يا أنا اللي حيرني زمانه، حبيبي يا بوسة زمانه. واو جيب له سنابة واملياتها ريلا كرادان. السلام عليكم. يا هلا يا هلا. قرباني شوني كاكا يا شجان. سرچاوە كم بس ليو تيكدام خۆزگە تۆ درەنگتر هاتی. قوربانە چۆنی دەنگ باس بۆ خوا. ماشەڵڵا گەنج بیتەتەوە کاک ڕەشید. کورەوە بەجددیتە هاچیم کردووە لە خۆم. بەس وەڵای ئەو ستایلت لێ دێمەی گۆڕە. بەسەر ئەو چاوەم. هەست دەکەمە تۆ ژن بێنی بیقەومێنی. ئەوە تۆ تێکچووی من و ژن ئەی بچم هەفتە هەشتا وەرەقە سەرف بکەم لە ئافرەتێکە ئەی ئەگەر مرد. بیر لەوە بکەیتەوە نابێ هەنگایەک بوونی. جلەکەشت نازە مەسەکەم ئەم تازە کڕیتە. کورا بێژن ئەمانە ئەزانی چەندم پیاوە؟ بەخوا لەوەیە $50. کورە $50 وڵات دراوسەیەکمان بوو مرد فڕیانام نیچ و مەڵم کردەوە کردمە بەرم. هاو ڕۆ کاک ڕەشید تۆسی کورە حەیبە کاکە دەتۆزێ ئەو پارانەیەتە سەرفیکە بۆ خۆت. پارە چۆن سەرفەکەم ئەی ئەوە نیە یاومە بە قوماش بابی فرۆشم. هەر بۆ خۆت بۆ خۆت. نە با بەشتی وانە حتا بەلاش وەسابێ ناچم بەلای پارە و مارە. تەلەفۆنت کردبوو چی وەرەوە هاتوو. کاکەگیان بڕواتە بێ دانەیەکم دۆزیوەتەوە چاوی چاو نییە مامس. کورا ئابرۆی تیر و کەوانی پێستێکی ناسک حال لە عەقڵانیە مادیەن حال بە هەزار دەفتەر وەڵڵاهی ویمە وەڵڵا کاک ڕەشید اینجا ئەمە تۆ بڵێ شوم پێ بکە کورا هەتی تۆ دایمە عەقڵی لای شووپارەیە شوویی پیاوە مرد و مرێ بۆ وەسفانە بۆ منەکەی مادەم جایەک ڕیشی پێوەیە قەڵەمی خۆ ئاسایی وێنەی نییە پارە سەروەت سامان کاکە بڵێ بۆ قاومە فرۆشتن خێرەکایەتی بۆ بە منەڵێ لە مرد و مرێ لە تۆ کە هەیە لەم سەردەمینا بەقەدە تۆ بزانێ قۆڵی خەڵک ببڕێ بانەکەم پارەیەکی زۆری خۆڵێ بڕێ قۆڵی کێم بڕیوە تا ئێستا کورە من و سعدی و داتاشیوە بەخوا خۆتان لە ئیشەکەتان نەزانیوە ئێستا من چی بکەم بۆ ئەو کابرایە ئێستا ئەو کابرایە تەلەفۆنێکی بۆ ئەەکەم بێ بۆیرە باشە حەزی کاکە لە لادێ سەرۆت و سامانی دنیای هەیە وەڵی بە حکمەوەی کاک ڕەشی باسێکی لە ناو لادێ و سروشتی ئەوانەیە ئێستەکەم بکەینە فۆتۆگراف کورە فۆتۆگرافیشی بێژنگ با خۆشم و تۆش نەکوشم بەیەکەوە مردوو ئەمر نەمێنێ ئەو ئەڕوات دوو جارەکەوێ لە لادێکەی خۆیانە ئەیسەر جارێک ڕاستم بگرێ کاکە گیان ئیشی مۆدێرین مۆدێر کەس بەقەتە تۆ شارەزای لەو مۆزوعە دۆزیمەوە ئەکینە مۆدێل لا حول بە قورعان هەر ڕۆژێ بێ و کوژم و ناڵم یەک سەلام تەعزیە بۆ دانێ مردوو مرێ خوا ئافرەت نییە مۆدێلێنی چی و بۆ پیاویشە بێ چی بۆ پیاوە بێ ئێستا کاکە ئەوەش خۆم بەس ئەبێ بیبینم کاکە بیبینیم ئاوا سێرێکی بکەم ئەو کاتە خۆم ئیشێکی تایبەتی بۆ دۆست ئیسەر تەلەفۆنێکی من با فەیس و باڵای ببینی تا بەخوا گنهڵەیە گەڵی خۆم خۆت تاوانی کە بەس بڵێ نا زۆ وەسفم کە یەکەم جاریشا تۆزی خۆم قورسەوە ئارە وەڵا